بەخێربی کاک سەردار سەرەتا ڕوونتر ئەگەر پێمان بڵێیت هۆکارەکە چییە؟ تەنها ئەو نۆژەنکردنەوەیە کە حکوومەت ئاماژەی پێداوە؟ هۆکاری ئەوە چییە ئێستا قەیرانی غاز لە هەرێمی کوردستاندا دروست بووە؟ ئەم کاتت باش بەڕێزم، ئێمە لە سلەیمانیە پرۆسەیەکی قەیران بە دوای قەیرانە لە بەرباری داریایی و ئەو حاڵەتەی کە هەرێمی کوردستانی گرتوۆتە بەر و کێشەی نێوان هەرێم و ناوەند کە کێشەیەکی چەند ساڵە دروست بووە، ئەوە وای کردووە کە هەژمونەکانی بەرەبەرەوە لەسەر هاوڵاتیانی شاری سلەیمانی دەرکەوێ. ئێمە لە قەیرانی غازە ڕۆژانەوە بەڕێستان باستان کرد، پێویستمان بە بڕی 350 تەنە بۆ کۆی هاوڵاتیانی سلەیمانی. هاوڵاتیانی سلەیمانی ژمارەی دانیشتوانەکەی 2,155,476 کەسێکە، بێجگە لەو بڕەزۆرەی کە لە ئاوەرەکان لە سنووری پارێزگاری سلەیمانیا هەن کە هەم لە کەمپەکانە هەن هەم لە ناو شاری سلەیمانیا دانیشتون کە ئەوەش بڕی 400,000 کەسێک دەبێت. ئەمە وای لێ کردووە کە قەیرانەکان زیاتر بە ئێمەوە دەرکەوێت لەبەر نەبوونی بودجەی پێویست بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو قەیرانانە بکرێت. ئێمە ڕۆژانە پێویستمان بەوەیە 350 تەن گاتە ویزگەکانی پڕکردنەوەی غاز. لە ئێستادا لەوەی چەمچەماڵە کە سیانە دەکەن، مانگانە بڵین ساڵانە جۆرێک لە سیانە هەیە پێویستیان پێێتی و ئەو بڕەشی کە لە کەرکووک و بەغدادەوە بۆمان بێت پێویستمان بە 100 تەنکەر دەبێت ڕۆژانە، لە ئێستاە 50 تەنکەرێک هەیە. ئێمە وەکو پارێزگاری سلەیمانی و لەگەڵ هاوڕێم بەڕێز دکتۆر ئاسۆ و بەڕێز قایمقامی ناوەندا لە پەیوەندی بەردەوامین تا چاکردنەوەی بڕی غاز لە چەمچەماڵ بە شێوازێک بێت کە لە بەغداد و کەرکووکەوە زیاترمان بۆ بێت بۆ ئەوەی یاری بە نرخی بۆتڵە غازەکان نەکرێت. لە ئەم ڕۆیە سلەیمانی لە 160 پێویستیەکەی بۆ دێ، واتە ئێمە دەتوانین ئێستا لە 160 داواکاری هاوڵاتیان پێشکەش بکەین. خۆشتان نەزانن بوتڵی غاز وەک کاتێکی ئەوێت بۆ سەرفبوون، یعنی ئێمە کاتی 2 هەفتەیەکمان لەبەر دەسایە ئەگەر ئەوەی چەمچەماڵ چاک بێتەوە ئەم قەیرانە زوو بە زوو چارەسەر بکرێ. بەڵێ کاک سەردار، ئەو هۆکاری کە باس کراوە نۆژەنکردنەوەی هەندێک وێزگە بۆ لە ئێستادا ئەمە دەکرێت، بۆ پێشتر نەکراوە، بۆ لەم کاتەدا کە لە ئێستادا خۆ دەزانی کە پێویستی بە غاز زیاترە بۆی کە ئێمە نزیکین لە جەژنی قوربان. بەڕێزم، هەموو خەتێکی وەبەرهێنان، هەموو خەتێکی بەرهەمێنانی هەر کارگەیەک لە ساڵانەدا پلانێکدا ئەنرێت بۆ چاکردنەوە و بۆ سیانەکردنی. ئەوان پرۆسەی کارکردنەکەی خۆیان بەرمانگی 9 و تاک و کۆتایی 11ش ئەبێ. ئەمە پرۆسەیە کە خەتێکی ئینتاجیە، ئۆپشن لاینێکە کە پێویستی بەو سیانەکردنە. ڕاستە دەبێت سەیری بازار بکرێ، سەیری پێویستی هاوڵاتیەکان بکرێ، بەڵام ئەم سیانەیە لە هەر مانگێکی کەشا بکرێت هەمان شێوە دەوری ئەبێ. بەڵام گرفتەکە لەوایە ئێمە لە بەردەم چوونین بەرە وەرزی زستان. لە وەرزی زستانە کێشەی کارەبامان هەیە، ناچار هاوڵاتیانی پارێزگای سلەیمانی و هەرێمی کوردستان بە سەرتاسەری پێویستیان بە فاکتەری نەوت یا غاز دەبێ بۆ بەکارهێنانی بۆ خواردنگەکان، بەکارهێنانی بۆ گەرمکردنەوە. ئەمە وای کردووە تەئسیرەکەی ئیفێکتەکەی زیاتر بەسەر هاوڵاتیانەوە بێ. من حەزم کرد باز لەوە بکەم بۆ ئەوە کە ئێمە کێشەیەکی گەورەترمان هەیە کە ئەویش کێشەی نەوتی سپیە. ئێمە لە سلەیمانیا بڕی هاوڵاتیان 462,467 کەسمان خێزان هەیە کە ئەمە لە ساڵانی پێشوودا لە ناوشار و دەرەوەی شار، لە ناوشارە 3 بەرمیل تەوزیعکراوە، لە دەرەوەی شارە 4 بەرمیل ناوچە شاخاوەکان، ناوچە ساردەکانی پێڵێن. پێویستمان بە بڕی 540 ملیۆن لیتری نەوتی سپیە بە پێی ئەو زانیاریانەی کە کەوتۆتە بەردەسی ئێمە و کە پیان وتوین ئەم ساڵ وەزارەتی سامانە سروشتیەکان توانای دابینکردنی 1 بەرمیلی هەیە بۆ ناوشار و دەرەوەی شار. لەگەڵ پارێزگاری سلەیمانی برام دکتۆر ئاسۆ ڕێککەوتوین کە هەنگاوێک بنین بۆ ئەوەی ئەو قەیرانی سوتەمەنیە زوو بە زوو چارەسەرکەین پێش ئەوەی بگەینە بابەتی ئەوەی کە زستان بێت و ڕێگاکان داخرێت و پێویستیەک بێ. ئێمە لە سەردار من دەمەوێت پشت بەستم بە قسەی هەندێک لە هاوڵاتیان لە پرۆگرامەکانی ناڕتی بۆی نەبێتە قسەی خۆمان. ئەنی ئەم نۆژەنکردنەوەیە نەدەکرات دوا بخرێت بۆ دوای جەژنی قوربان. ئەگەر ئەم نۆژەنکردنەوەیە نەکرێت چی ڕوو دەدات؟
ئێمە لە هەوڵەکانی خۆمانانی لەگەڵ کۆمپانیای ناوبراوە کە ئەم نۆژنکردنەوەی یا پەلەی لێ بکرێ یا هەوڵ بیرێ تۆزێ دوا بخرێ بۆ دوای جەژن و ئەو کارە بکرێ و بە من لە ڕێگەی هاوڕێم کاک بەختیار قایمقامی ناوەندی سلەیمانی و پێم گەیەنرا کە لە چەند ڕۆژی داهاتووە نۆژەنکردنەوەکە تەواو دەبێ. ئەمڕۆ ئێمە لە سلەیمانیە لیژنەکانمان سوڕاونەتەوە لیژنەکانی قایمقامێت کە هەوڵی راوە یاری بە نرخی بوتڵەغاز نەکرێ و نرخی ڕسمەکەی 1500ە و هیوادارم لە ڕێگەی لیژنەکانی قایمقامێتی بەڕێزەوە و لەگەڵ لیژنەکانی ئابووری ئاسایشی ئابووری بە بەرپرس دەزانن لەم قەیرانە بەڵێ قوربان قەیرانەکە پێتان وایە تەنها کارگەکان لی بەرپرسن کارگەکان وە پڕی دەکەنەوە تۆ ئەبێ سەرچاوەکەت بۆ بێ کە 350 تەنگی غازی شلە لە کارگەکانە پڕ دەکرێتەوە کارگەکان تەنیا عملیەتی پڕکردنەوە و تەوزیعکردنی هەیە و فرۆشتنێتی بە هاوڵاتیانە بەڵام ئەمڕۆ کۆمەڵێ سیاراتی تەوزیعکردن دەستی پێکردێتەوە بە شێوەی ئاسایی و لیژنە هاوبەشەکان کار دەکەن بەوەی کە نرخەکە یاری پێ نەکرێ هەڵگرتنی نەبێ بۆ قەیرانێ خۆ دەزانی زۆرجار لە بازاری ناوخۆیە ئەو جۆرە کارانە لە هەنیە کەسەوە ئەکرێ بەڵام بە زۆرینەیەک لەو کەسانە ئێستا دەستیان کردێتەوە بە تەوزیع و کارەکە پرۆسەیەکی باشی بڕیوە. چارەسەرکردنی ئەم قەیرانە تا 2 هەفتەی دیکە بەردەوام دەبێت؟ ئێمە لە بەردەوام لە پەیوەندیەکانین پیان و توین کە قەرار بۆ ڕۆژی پێنجشەمەی پێشوو ئەو نۆژەنکردنەوەی تەواو بێت و بڕەکەمان بۆ زیاتر بێت بەڵام ئێمە بۆی هەر ئەتیمان لەسەر ئەوە نەکەین پەیوەندیەکانمان لەگەڵ وەزارەتی نەودی بەغدا پەیوەندیەکانمان لەگەڵ کەرکووک و بەڕێوەبەرایەتی سوتەمەنی ئەوێ بەڕێوەبەرایەتی سوتەمەنی خۆمان لە هەوڵێکی بەردەوامدان کە بڕی پێویست لە 160ەکە بگەێنە 180 و جۆری تەوزیعکردنەکە وابێ لە ژنە هاوبەشەکانی قایمقامێت و ئاسایش و ئەو بازرگانی باشی گوێم لێ نەبوو ئاماژە بە پارێزگای کەرکووکدا بەڵێ هەنگیان بڕمان لەوێەوە بۆ دێت ئەمڕۆ پەیامنێرمان ئاماژی بۆدا کە لە کەرکووکی لە ئێستادا غاز کەم بووە و هاوڵاتیان ئێستا یاری دەکرێت بە نرخەکان ینی ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبنەوەی کردووە بۆ ئەوە کەرکووک دەتوانێت پێداویستەکانی سێمایی دابینکە لە غازدا بەڕێزم بڕێک دێت لە بەغدادەوە بە کەرکووکا بۆمان دێت بەڵێ ینی پەیوەندی نییە بە خودی پارێزگای کەرکووک نەخێر پەیوەندی نییە ئەوە تەنیا ترانزیتەکە بەوێ بۆمان دێت چی دەڵێن بەو هاوڵاتیانی کە لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا کێشەیان هەیە و پێویستیان بە غاز دەبێت بە تایبەتی بۆ جەژنی قوربان ئێمە داوایەکی هاوڕێیانە بەرپرسانە دەکەین لە کۆی هاوڵاتیانی سلەیمانی کە ئەم کێشەیە ڕاستەوەکو هەریشێک لە قەیرانەکانی کە دروست بووە ئێمە لە هەوڵی بەردەوامین کە بڕی پێویست بگاتە ناوشار داواکارین لەو کەسانەی کە بازرگانی دەکەن بەوەی کە لە قەیرانە بڕێک کۆکەنەوە و دواتر بە نرخێکی گران بیفرۆشنەوە بە هاوڵاتیان کە ئەو کارە نەکەن ئێمە هەمومان پێکەوە بەرپرساران و حکومەتی خۆجەیی و هاوڵاتیان بەیەکەوەین قەیرانەکە ڕوبەڕووی هەمومان بۆتەوە هەوڵ بین پێکەوە چارەسەری ئەو گرفتە بکەین و هەروەهاش وەکو بۆم باس کردی چارەسەری گرفتی نەوتی سپی بکەین لە هەوڵێکی بەردەوام داین کە ئێمە تاکو سەری ساڵ بتوانین بڕی پێویستی نەوتی سپی بۆ هاوڵاتیانی ناو شاری سلەیمانی و دەرەوەی شاری سلەیمانی ئامادە بکەین لەگەڵ بوونی نەبوونی بودجەی پێویست ناچارین ڕێبازی تیجاری یا هەوڵەکانمان لەگەڵ بەغدا چڕکەینەوە کە بۆی هاوڵاتیان نەوتی سپیان دەستکەوێت بەو بڕێی کە پێویستە لە بەکارهێنانیانە لە کارەکانیانە چونکە خۆتان نەزانن سێکتەری کارەبا هەمیشە لە ڕۆی لە زستانانە لۆدێکی زیاتریەکەوێتە سەر ناکرێ بەکار بهێنرێ بۆ کارێکی بەردەوام ئێمە ئەمانەوێ ئەلتەرناتی بەدیلی جیاواز بڕگەی جیاواز دروستکەین بۆی هاوڵاتیان لەگەڵ نەبوونی قەیرانی سەرکی کە قەیرانی بووچەیە هەوڵ بین قەیرانەکانی کە حکومەتی خۆجەیەکەی بە هاوکاری لەگە حکومەتی هەرێمی کوردستانە هەوڵ بین بە شێوازێکی باش چارەسەر بکرێت. ئاماژەت بۆدا کە ئەمڕۆ سەردانی ئەو شوێنانەتان کردووە کە غاز دەفرۆشن بە هاوڵاتیان تا چەند ئێوە بەردەوام چاودێریان دەکەن؟ لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی ناوەندی سلەیمانی ئاسایشی ئابووری لیژنەی بازرگانی پێکەوە کارەکان جێبەجێ دەکەن و هەر داتەوزانیاریەک لە هاوڵاتیانەوە دەکرێت بیرێ بەو خەتەکراوەکان خەتەگەرمەکانی قایمقامێتی ناوەندی سلەیمانی بۆ بەردەوامبوون بۆ چاودێری ئێمە لەگەڵ هەوڵیەوەین کە هەوڵ بیرێ بازرگانی ناوخۆ لەسەر قەیران دروست نەکرێت. بەڵێ کاک سەردار لە 7500 دینارەوە بۆ 25000 دیناری عراقی زۆرە کێ لێ پێچنەوەی لەگەڵ کراوە لە ئێستادا لەسەر ئەو نرخە؟ بەڕێزم ئەو نرخە نرخێکی جێگیر نییە
هەر ئەمڕۆ کە چەند سیارەیەک دابەشکردنی کردووە خۆی ئەو نرخە کە شتێک بێتە بازارەوە زۆرینەیەک بێتە بازارەوە خۆی نرخەکە دائەبەزێنێ من پێم وایە ئەو نرخە ئەتوانرێت لە چەند ڕۆژی داهاتوە پامێرەکانتان دوای نرخەکان بکەون پێم وایە ئەکرێ زانیاریەوە تامەیرێک کە نرخەکە بە باشی دابەزیوە ئەمڕۆ ئێمە بەرپرسینەوە لەو کەسانە کراوە کە بە 10,000 دینار فرۆشتیانە لێپرسینەوەکە چی ئەمان ئەم کەسانە سزا دەدرێن ئێمە بەپێی قانون لەگەڵیانە مامەڵاکرێ و ئەو ئەرکەش لە ئەرچی بەڕێز کاک بەختیار قایمقامێتی ناوەندی سلەیمانیەوە کاری جدیان بۆ کردو لە ژنەکانیان بازرگانەکانن کە بەرپرسن لە دەستکاریکردنی نرخەکان هەموو کەرەسەیەک کە داواکاری لەسەر بێ ئەمەمە پرەنسیپێکی چەمچێکی ئابوووریە هەموو کەرەسەیەک کە داواکاری لەسەر بێت و کەمی لە بازاڕە هەبێ خۆی نرخەکەی بەرزە بێتەوە بەڵام هەندێک کەس هەنگێ بازرگان هەنگێک کەس هەوڵ ئەدەن کەڵکێکی ناجۆر کەڵکێکی زیاتر بکەن لە جیاوازی ئەو نرخە من وەکو بۆ جەنابتانم ڕوون کردەوە لە ڕێی شاشەکەتانەوە کە داواکارم لە کۆی هاوڵاتیان و بازرگانەکان ئێمە بە هەمومان لە سۆدگەی قەیرانێکین ئەبێ شان بینە بەرشانی و بەیەکەوە چارەسەری بکەین هاوڵاتی چۆن ئێوە ئاگادار بکاتەوە هەموو هێڵەکانی ئێمە کراوەتەوە هێڵەکان و لە ڕێگەی شاشەکانتانە و کۆی میدیاکانی پارێزگاری سلەیمانیەوە ئەو خەتە گەرمانەی کە بەردەوا من ئەتوانن زانیارەکان بن و هەموو شوێنی دەستگاکانمان کراوەتەوە و دەرگای هەمووشمان کراوەتەوە بۆ هەر ڕزاییەک لە هاوڵاتیانەوە بێتەوە بۆ هەر کێشەیەک کاک سەردار بۆ دەوترێت قەیرانی غاز پەیوەندی بە قەیرانی سیاسیەوە هەیە هەموو پرۆسەی هاوسەری کە جیا دەبێتەوە ئێستا لەبەر نەبوونی موچە کە خۆتان شارەزان و لە راپۆرتەکانتانە هەبووە پرۆسەی هاوسەرگیری ئێستا کەمی کردووە پرۆسەی جیابوونەوە هەیە کۆچێکی ناوادەی زۆری گەنجانی شار بەرە و دەرەوە و سنوورەکان هەیە هەموو ئەم کێشانە هەموو پرۆسێسێک بنەڕەت پرۆسەیەکی قەیرانی داراییت هەیە ئەو پرۆسەی قەیرانەکە بە بۆ شێوەی بکەین کە قەیرانەکە دروست کراوە بەهۆی قەیرانێکی سیاسیەوە ئیجازە بە برادری کار ڕوونی کاتەوە من پێم وایە کۆی کێشەکان کۆی قەیرانەکان ڕنگدانەوەی دەبێت لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان و پەیوەندی ژیانی ئاسایی و کارگوزاری و خزمەتگوزاری هاوڵاتیان ئەم کێشە دارایانە بە ئاساسن لە کێشەیەکە لە تێنەگەیشتنی سیاسی نێوان هەرێمی کوردستان و ناوەندە تێنەگەیشتنە لە گرێبەستەکان تێنەگەیشتنە پچڕانی پەیوەندیە نەچوونی وەفدە بۆەوە خوێندنەوەی جیاوازە بۆ گرێبەستەکانی نەوت کارێمی کوردستان کردوێتی دابەزینی بەهای نەوتە نەبوونی میزانی ساڵی 2015ە هەموو ئەم کێشانە لە فاکتەری جیاوازە ڕەنگ ئەداتەوە ئەم ڕنگانەوەیە حکومەتی خۆجەیی و حکومەتی هەرێم ئەبێ پلانی هەبێ بۆ ئەوەی کە ئەو ڕنگدانەوەی بە شێوازی کاتی یا هەوڵ بە پلانێکی هەبێ بۆ چارەسەرکردنی بۆ هەوڵدانی بۆ ئەوەی بارگرانی لەسەر هاوڵاتی کوردستان و وڵاتی پارێزگای سلێمانی دروست نەبێت ئاماژەت بۆدا کە لە پەیوەندیدان لەگەڵ بەغدا ئەو بڕێی کە پارێزگای سلێمانی یاخود شاری سلێمانی پێویستی پێێتی دەگات لە ڕێگەی بەغداوە چەندە ئێمە لە پەیوەندی بەردەوامین ئێمە داوامان کردو ڕۆژی 100 تەنکەر غازی شلمان بۆ بنێن و ببرێتە وێزگەکانی ئێمە تا ئەم نۆژەنکردنەوەی تاوا بێ ئێمە ناچارین لە دەرگای هەموو لایەک بین ئەمە کێشەیەکی هاوڵاتیان و خزمەتگوزاری هاوڵاتیانە پێویستمان بەوەیە هەوڵ بدەین بە ڕێبازی بازرگانی بێ بازاڕەکان فراوانکەین لەگەڕ بازرگانەکان و بەرهێنەرەکان بێ بە دەرگادان بێ لە پەیوەندیەکانمان ئێمە داواکاری هاوڵاتیان لە بەردەمی حکومەتەکەی خۆیەتی پێویستە ئێمە هەوڵی جدی بین و لە دەرگادان ئەمە بە جۆرێک نەخوێنرێتەوە لە هەموو شارەکانی کوردستانە هەموو بەرپرسان حکومەتی خۆجەیەکان پێویستە پلانی هەبێ بۆ چارەسەرکردنی قەیرانەکان ئەمە مامەڵەکردن نییە بە باها گشتیەکانی کوردستانیەکان ئەمە مامەڵەکردنە بە زەرورەتی هاوڵاتیانی شارەکەمان و گشت شارەکانی هەرێمی کوردستان تا چەندێەوە ئاگادارن کە ئەم قەیرانە ڕەنگە پارێزگای هەڵەبجەشی گرت بێتەوە
پارێزگاری هەڵەبجە لە سەرتاسەر ئەیگرێتەوە بۆ زانیاری بەڕێستان پارێزگاری لەو تەنیا ئیعلانکردنی پارێزگاری هەڵەبجە بووە تا ئێستا بودجەی پێویست نەخراوەتە بەردەمی پارێزگاری هەڵەبجە ئێمە لەو بڕی ئەو 9 ملیارەی کە هاتووە بۆ پرۆژەی پرۆژەیەکانی کە پێی دەوترێ بودجەی تەنمیەی ئەقالیم پەرەبێدانی هەرێمەکان پارێزگاری هەڵەبجەی تیادایە چونکە پارێزگاری هەڵەبجە بە تەنیا ئەو بودجەی بۆ تەخسیس نەکراوە ئێمە بڕی 9 ملیار دینار بۆ سلەیمانی دانراوە بڕی 8 ملیار بۆ هەولێر بڕی 6 ملیار بۆ دووهۆک بەداخەوە بۆ هەڵەبجە بڕی سفریان داناوە تا ئێستا لەبەرەوە ئێمە وەکو پارێزگای سلەیمانی وەک پارێزگای دایکی پێڵێن لەگەڵ هەڵەبجەدا هاوکارین کە بەشدار بن لە ئەو تەخسیسکردنەی کە ئەکرێ بۆ پرۆژەکانیان و لەم گرفتانەشە هەمان هەڵوێست هەیە کە ئەبێ هاوکاری یەکتری بکەین بۆی گرفتەکانی و ئەرەگرانەکەی سەر ئیدارەی پارێزگاری هەڵەبجە بەشێک سوو بکەین. زۆر سپاس دەکەین سپاس بۆ سەردار قادر جێگیری پارێزگاری سلێمانی.